ڤایرۆسێکی بچووک کە بە چاو نابینرێت جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، ئەویش ڤایرۆسی کۆرۆنایە. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ناوەندە ئەکادیمیەکانی تەندروستی و ڕێکخراوە تایبەتمەندەکانی کۆکردوتەوە بۆ ئاشناکردنی هاوڵاتیان بە ڤایرۆسەکە و چۆنێتی خۆپارێزی لێی. لە شاری سلێمانی و لە زانکۆی سلێمانی بە هاوبەشی زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیک و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی سیمپۆزیەمێکی زانستی بۆ هەڵسەنگاندنی نەخۆشی کۆرۆنا ڤایرۆس ئەنجامەدرێ و ئەم سیمپۆزیەمە هەموو بابەتە زانستیە تازانە باسی لێوە کرێت کە لەسەر کۆرۆنا ڤایرۆسەیە و ئەو ڕێوشوێنانەی کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی گرتومانەتە بەر هەڵسەنگاندنی بۆ کرێ و کۆمنتی خۆیان لەسەر ڕێوشوێنەکانیان بۆیە سیمپۆزیەمەکە لە ڕووی سیۆریۆر بەشێکە لەو ئیژراعاتەی کە ئێمە پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا ڤایرۆس بیگرینە بەر و هیچ حاڵەتی گومان لێکراون نیە، بەڵام ئەو هاوڵاتی بەڕێزانەی کە لە وڵاتی چینەوە ئەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستانەوە ئێوە خۆتان نەزانن بە بڕیارێکی وەزارەتی ناوخۆ هیچ هاوڵاتێکی چینی داخلی هەرێمی کوردستان نابێ بۆ پارێزگاریکردنی خەڵک و لەگەڵ ئەوەشتا ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتی چینەوە گەڕێنەوە خەڵکی شاری خۆمان و خەڵکی وڵاتی خۆمان ئێمە چاودێری وردیانەکەین بۆی بزانین هەڵگری ڤایرۆسەکە یاننا. زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و بەڕێوەبەرایەتی تەندروستی و ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوە تەندروستیەکان لەلایەک باز لە ڤایرۆسەکە دەکەن و لەلایەکی دیکەوە دەیانەوێت چۆنێتی خۆپارێزی لەو ڤایرۆسە کوشندەیە بڵاو بکەنەوە. ئێمەژە جانبی ئەکادمی کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی بە هاوکاری کۆلێجی ڤێتنەری لە زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیک و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و هەروە بەڕێوەبەری ڤێتنەری سلێمانی هەساوین بە ڕێخستنی سیمپۆزیەمێک. ئامانجی سیمپۆزیەمەکە خۆی لە خۆیان لە چەند خاڵێکە ئەبینێتەوە. خاڵی گرنگی ئامانجەکان بریتیە لە ئاشناکردنی ئەکادیمیان و خوێندکارانی زانکۆ هەروەها کۆمەڵگا بەبوونی ئەم ڤایرۆسە کە ئەمە ڤایرۆسێکی کوشندەیە پەتایەکی ئەگە بڵاو بێتەوە و چۆنیەتی جۆری ڤایرۆسەکە چییە، نیشانەکانی چییە و چۆن بڵاوە بێتەوە. ئەم سیمینارانە ئەم سیمپۆزیەمە چەند سیمینارێ لە خۆ ئەگرێ کار سیمیناری باسی ڕوویەکی ڤایرۆسەکە کە لە بڵاوبوونەوەی لە چۆنیەتی چارەسەرکردنی و چۆنیەتی خۆپاراستن. داوا بکەین لە وڵاتیان گەژ نەکەن لەم ماوەیە بە وڵاتی سیند و ئەوانی دێنەوە هاوکارمان بن دەزانین ئەمە پەتایەکی گەورەیە چکە زۆر جارەوە وڵاتیانی کە دەیان خینە حیجزی سەحیەوانێ لە ڕووی دەرونیەوانێ تووشی کێشا بن یەکەم جارە لە جیهان ئەمەڕووبە. ئەمەش ڕێوشێنی بەتەنیا ئێمە نییە، هەموو جیهان حەزەکەم وڵاتیانەوە بزانن کە ئێستا یابان کەشتێکی بە 3000 سەرنشینەوە حیجز کردووە بۆ ماوەی چەند ڕۆژێکی زۆرە، ئەبێ هەمومان هاوکاری دەستگاکانی تەندروستی بین. ئەوەی جێی دڵخۆشیە بۆ کەرتی تەندروستی و هاوڵاتیان تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستان بە گشتی تۆمار نەکراوە. هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە حکومەتی هەرێم لە چەند ڕێگەوە وەک فڕۆکەخانە، خاڵە سنووریەکان، نێو شارەکان ئامادەسازی کردووە بۆ ئەوەی هەمووان سەلامەت بن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.